ئەمڕۆ کە ئێمە هاتین بیستمان کە فستیڤاڵێک هەیە و لە پێنجێن ئەو فستیڤاڵەش پێما هەتا ئێستا یەکەم جارەی بیستم سروشتی شاری خەزای پێنجێن و دەڤەرەکەی و ئەو بەفرە جوانە ئەو سروشتە جوانی لێرە هەیە دەگمەنن و لە چەند شوێنێکی کەمە هەن ئێمەش حەزمان کرد ئەمڕۆ سەردانیم شوێنە بکەین و بۆ یەکەم جارە کە دەینە ئەم فستیڤاڵەوە هەستێکی خۆشمان هەیە یەکەم جارمانە بەشداری یەکەین یەکەم جارە دێن و یەکەم جار شاسکێچە بە دەستمانەوەیە کاتێکی خۆش بەسەرەبین لەگەڵ هاوڕێیان و مامۆستایانمانە سپاسیان نەکەین. من لە ساڵی 2011ەوە لە سەرەتای هاتنی ئەم یاریەوە بۆ پێنجێن یەکێک بووم لەو کەسانەی کە بەشداریم تیا کردووە لە سەرەتای دروستبوونێ ئێمە زۆر بە بچوشی دەستمان پێکرد تەنها گروپێکی ڕەنگە 10 کەسی بووبین ئەوش زۆربەی فەرخوازەکان کە هاتن کە لەبەری جامیع بوون کۆلێژ بەشی وەرزش بوون هاتن لێرە تەنها کۆمەڵی نمایشمانە کرد سپاس بۆخوا ئێمە نەوەستاین ساڵانە لە وەرزی زستانە هەستاین بە ئەنجامدانی هەفتەی سپی بەرەمان پێدا و توانیمان تاوەکو ساڵی 2016 ڕێژەیەکی زۆر گەشتیار بهێننە پێنجێنەوە بەهۆی ئەم یاریەوە وام جۆرە یاریە نەکرد بڵێم لەسەر بەفر ڕەنگە لەسەر جۆرێک چیمەنی تایبەتی هەیە لە وڵاتی سویسرا و لە وڵاتی نەرویج لە زۆر شوێنە بەکاردێت ئەگەر ئێمە بتوانین لە ساڵانی داهاتووە ئەو جۆرە چیمەنە بەکاربێنین لەسەر جەمۆرجەکانی ساڵا توانین یاری ئەنجام بدەین بەڵام لێرە لەبەرەوەی نەبوونی کۆمەڵێک پێداویستی ئێمە تەنها لە وەرزی زستاندا هەفتەی سپی ڕاگەێنین لە هەفتەیەژێک ڕۆژیەکەین بە فستیڤاڵ بۆ سەرجەم شار و شارۆچەکان ڕۆژانی تری هەفتەی سپی ڕۆژەکانمان دیاریکراوە هەر ڕۆژە بۆ کولەیەک یا بۆ کۆمەڵێک میوانی تایبەتدا ئەنرێ ئێمە هەوڵە دەین لە ساڵانی داهاتووە کە پێنجێن ببێتە ناوچەیەکی گەشتیاری لە وەرزی زستانە بەهۆی ئەم یاریە. ئێمە وەکو کۆلێجی پەروەردەی زانکۆی سلێمانی کۆمەڵی خوێندکارمان هێناوە ئەمڕۆ بۆ ئەم فستیڤاڵەی کە کراوی خلیسکان بڕوان ناکەم چەند ساڵێکە کرابێ ئەم سروشتە جوانە هەیە لێرە بەڵام ئێمە هیوادارین لە داهاتووە شتێکی دەستگرت بکەن تاکو ئێمە بڵێن هەموو ساڵێ ئەو وەرزشە بکرێت چکە وەرزشێکی لەلایەنی خۆشیەوە زۆر خۆشە و لەلایەنی کۆمەڵی مەهارات و کۆمەڵی یاریەکی جیاوازە و یاریەکی تازەیە لە هاتوۆتە کوردستان با خەڵک زیاتر ئاشنای پێبێ نەک هەر کۆمەڵی خەڵک ئێمە ئێستا هەر ساڵێکەکرێت کۆمەڵێ ئیفات کۆمەڵێ خوێندکاری زانکۆ هێنین بۆ ئێرە ئاشنایانەکەن لەسەر یاریەکە چۆنێتی تەکنیکی هیوادارم لە داهاتوودا لە ئایندەیە شتێکی دەستکرد بگرێت تاکو ئەم هینە بڕاتە بواری وەرزشی بە گشتی لە هەموو شارەکانە بە تایبەتی لە کوردستانە و هیوادارم لە ئایندەیە لە تەربیێرە کۆلێجی پەروەردەی وەرزشە بێ بەما دەیەکی سەرەکی. ڕاستیدا سنتەری پەرەپێدانی گەنجانی پێنجێن ساڵانە لەگەڵ بوونی بەفرە یاری خلیسکێنی سەر بەفر ئەنجامەدا بۆ ئەم ساڵیش بە هاوکاری لەگەڵ بەڕێبەرایەتی گشتی گەشت و گوزاری سلێمانیە هەستان بە ئەنجامدانی فستیڤاڵی هەفتەی سپی بە تایبەتە بە هەفتەیەک سپی خلیسکانی سەر بەفر لە پێنجێن ئامانجمان لەم فستیڤاڵە دوو ئامانجمانەیە ئامانج یەکەم ئاشناکردنی ئەم وەرزشەیە بە هەرێمی کوردستان و وڵاتانی چواردە و ئامانجی دوێژمان زیادکردنی ڕووی گەشتیاریە بۆ ناوچەکەمان لە ڕاستیدا ئێمە خوێندکاری یاریزانی تایبەت بە خۆمان هەیە ساڵانە کە بەفرەبارەیە کۆمەڵێک کەس مناڵی پێنجێن گەنجی پێنجێن ئارزومەند بەم یاریە پێگەێنین پرۆڤەمان لەگەڵاکەن مەشقمان لەگەڵاکەن ئەتوان بەژارە بن لەگەڵمانە و بۆ ئەم ڕۆژ خۆشحاڵ یەکەم ڕۆژی هەفتەی سپیمان دەست پێ کرد.
بەداخەوە تا ئێستا لەم شوێنە جوانی خۆمان کاریمی کوردستانینەوە باشتێکی سەرزەویە ماشەڵار بیستێک بڕۆیت و دیمەنێکی باش و دیوەنێکی سروشتی هەیە خی گەورەوە درستی کردووە بەداخەوە کە گرنگی پێ نەدراوە ئەم یاریە و مەرجەکە شوێنەکان شوێنی لەبارمان هەیە بۆ میاریە بەڵام گرنگی پێ نەدراوە لەلایەن دەسەڵاتدارە و زیاتر هاانی گەنجان بدرێت هاانی یاریزانان خوێندکاران وەرزشکاران بدرێت کە بەشداری لەم بچێنە ئەم بواری وەرزشە و بەڕاستی شوێنی گونجاومان هەیە بەڵام بەداخەوە گرنگی پێ نەدراوە. ئەم یاریە تەنها تەرکیز و تەوازنە تەرکیز و تەوازنت تەواو بێت لە ماوەی 30 خولەکە ئەتوانی فێری ئەم یاریە بن و ئێمە سەرجەم و فێرخوازانی یا سەرجەم و ئارەزومەندانەی ڕووەکە نێرە سەرەتا سەرجەم کیوڵەکان و سەرجەم شێوازەکانی یاریسکیان پێڵین هەم بە نەزەری هەم بە عەمەلیش خۆمان بۆیان ئەەکەین بۆ ئەوەی لە کەمترین کاتە ئەو ئارەزومەندە ئەو فێرخوازە فێر ببێت تا بتوانین ڕێژەیەکی زۆر خەڵک لە کوردستانە فێری ئەم یارێ بێت. ئێمە ئێستا تیمێکمانەیە بۆ خۆمان تیمی کوڕانمانێ و تیمی کچانیشمانەیە تیمی کوڕانمان 25 یاریزانە تیمی کچانمان 12 یاریزانە و ئەو فێرخوازانشتی کە هاتون بۆ ئێرە ئەگەر فێر نەبوو بێت 100% ڕەنگە لە 170 شتەکانی فێر وەرگرت بێ چکە یاریەکە تەنها بریتە لە تەوازن و تەرکیز. بەڵێ ئێمە وەرزشەکە تایبەتە بە مناڵی پێنجوێن بۆ ئەوی کە بڵێن بەشدار بێ لە گروپەکەمانە نزیکەی 45 فێرخوازمان هەیە زیاتریشمان هەیە بەڵام ئەوەی هەیە کە زۆربەی زۆریان ساڵانی پێشوو کە مەشقمان پێکردون و فێرمان کردوون ئێستا تەلەبەی زانکۆ پەیمانگان بە بۆنی کار ئیمتیحان و کۆمەڵشتۆک و نەیانتوانێ بگەڕێنەوە بۆ ئەم فستیڤاڵە ئەینا گروپەکەمان نزیکەی 50 ساڵانە چین بۆ کۆڕاک بۆ چۆمان بۆ فستیڤاڵی تایبەت بە خلیسکێنی سەربەفر لەو ناوچەیە بۆ ئێمەش بۆ فستیڤاڵەکە ئەمە یەکەم ساڵە فستیڤاڵەکە بەم شێوە گەورەی بکەین بەڵام ساڵانە یاری خلیسکێنی سەربەفرمان ئەنجامە ئێمە ئەوانی کێن لە لامان ڕاهێنەرمان هەیە ڕاهێنەری تایبەت بە خلیسکانی سەربەفر ئەوانی کێن نایڕین ڕاستەوە خۆخۆیان بچن خلیسکێنە بکەن ئەیان هێڵینەوە بە شێوەیەکی ئەکادمی فێریانەکەین چۆن تەوازنەکەین سەرم سکێتانە لە حاڵەتی کەوتنا چی ئەەکەی حاڵەتێکا کە بۆ نزیکەوە چۆن خۆ دەگریتەوە چۆن ئەوەسیتەوە چۆن پێچەکەیت و ئەمانە هەمووی یاسای تایبەت بەخۆیەتی هەمووی فێرەکرێ بە شێوەیەکی باش چەند کاتژمێرە لای ئێمە بن بە سەلامەتی یاریەکە ئەنجام بدەن. لە ساڵی 2016 فستیڤالی کۆڕەک ڕاگەێنرا ئێمە بەشداری فستیڤالی کۆڕەکمان کردووە ئێستا لە کوردستانە لە 3 شوێن ئەم یاریە ئەکرێت لە پێنجوێن لە چیای کۆڕەک و لە چۆمان و ساڵی ڕابردووش لە چۆمان بەشداری فستیڤالێکمان کردووە لەوێ پێشبڕکێک ئەنجام درا ئێمە لە جۆری ئیسکی خۆمان توانیمان پلەیەکەم بەدەستبێنین و لەو پێشبڕکێدا چەند تیمی بیانی و چەند تیمی خۆماڵیش کۆڕەک و چۆمان و پێنجوێن بەشدار بوون ئێمە لە جۆری ئیسکی خۆمان توانیمانە پلەیەکەم بەدەست بێنین و ئەگەر بتوانین لە ساڵانی داهاتووە ئێمە شوێنەکەمان گونجاو بێ ئەو پێشبڕکێیانە ئەو فستیڤاڵە گەورانە بینە پێنجوێنە. ئێمە ئێستا کۆمەڵی خوێنکارمان هێناوە وەکو مامۆستایەکیشمان هەیە خۆی ئەم دەورەیە بینیوە پێشتر لێرە کە کۆمەڵی خوێنکارمان هێنا خۆی بە پێی
خبرەتی خۆی سەیریانی کرد کۆمەڵی خوێنکمانە بە کەڵکیەوە بێن ببن بە یاریزانی ئەم یاریە چکەن هەر دیارە بە مەهاریان چکە پێویستی بە تەرکیز و بە تۆزێ مەهارەیەکی مڕونەیەکی باشە ئێمە کۆمەڵی خوێنکارمان هەبوو زۆر باش بوون لەلایەنی مەهاریە و لەلایەنی مهۆڕناوە لەبەر ئەوەیە شتێکی زۆر زۆر خۆش و زۆر باشە بۆ ینی ئەم سروشتە لە پێنجوێنە هەیە ئەم بەفرە هەیە هیواداری ئەم هینە استقلال بکرێ و ئیشی باشتری بەدوایە بێ. ليه ئەمە لەم یاریە ئەم جۆرەسیانە بەکارێنین ئەمە تەختەی ئیسکی پێڵێن کە شێوازی ئەم شێوازە تەنها بۆ فێرکردن بەکاردێت لە سەرەتایان نەک شوێنێک وە کوچیا ئەوانە بەکار نایەت ئەمە تەنها بۆ شوێنێکی تەختای تۆیە تۆزێک لێژگایی هەبێت بۆ ئەوەی یارزانەکە بە ئاسانی فێر ببێت ئەمانە لەگەڵ جووتێک پێڵاو کە پێڵاوەکان ئەڵلقەیەکی ئاسنی هەیە لێرە ئەوەستێت بێرەوەی وەستێنی بۆ ئەوەی بتوانانی بە ئاسانی جوڵی قاچەکانتی پێ بکەی و لە هەمان کاتە دوو گۆچانیشمان هەیە ئەم دوو گۆچانە لە ئێمە لە سەرەتایە نایدێن بە فێرخواز چکە فێرخواز لە سەرەتای پێویستی بەمانە نابێ تەنها یاریزانانەی کە ئەتوانن تەوازنی لەشی خۆیان بکەن و دوایی تر ئەمانە بەکاردێ بۆچی بۆ سرعەت زیادکردنی ئەم یاریەکە هەرگر لەم گۆچانانەت پێبێ بۆ ئەوەی زیاتر ماوەیەکی دووتر بڕۆی بە شێوازێکی خێراتر بڕۆی ئەمانە بەکارهێنی بەڵام لە سەرەتایە ئەمانە بەکار نایێنیت ئێمە ئەگەر شوێنەکەمان شیاو بێت کوتانەوە و ڕێکردن و سلۆپی و ئەمانەی هەمووی تا دروست بێ بەڵێ یاریزانی زۆر باشی تێدا بەڵام ئەوەی هەیە ئێمە تا ئێستاش ئەم دوو حاڵەتەمان لە یەکرە کردوێتەوە سکێتەکان دوو جۆر سکێتمان هەیە سکێتی شاخیمان هەیە سکێتی مسابقەمان هەیە سکێتەکانی ئێمە سکێتی مسابقەن واتە تەختین چەندها کەس پرسیارە کاڵەکە کە بۆ یاریزانەکانی تۆ ناچن لە شاخکە بێنە خوارەوە بەڵام سکێتی من سکێتی تایبەت بە شاخ نییە سکێتی تایبەت بە شاخ سکێتی کورتە و پانە ئێمە سکێتەکانمان درێژە و باریکە بۆیە تایبەتە تەنها بە مسابقە ئەوەی هەمومان نزانین لە عالەماکە ئەنجام بدرێت.